لەگەڵ مابووی سوپاس. بەڵێ بەڕێزان ئێمە هەر لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتر دەکەین کە داخۆ ئەم تعریبەی ئێستا کە عەرەبی هاوردە بە پشتیوانی سوپای عێراق ئەنجامی دەدا بە چۆ دەگا وەکو لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانیشدا هاتووە لە ئاقاری تەقینەوەدایە. میوانەکەمان زۆر بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی مادەی 140 ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دژوار شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئەگەر ئاگاداری قسەی ئەو مانگرتوانەبی بە کورد و تورکمانەوە کە کەمێک پێش ئێستا قسەیان دەکرد بە ئاشکرا دەڵێن ئەوەی کە ئێستا بەسەرمانەیە تعریبێکی گەورەیە، هەمان تعریبی ساڵی 1975 جێبەجێکردنی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی سەردەمی سەدام حوسێنە. ئێوە لە مادەی 140 کەواتە هەنگاوەکان دەبێت چ بکرێ ئەگەر هیچ هەنگاوێک نەنرێ کار لە کار دەترازێ؟ ئێوارە باش، سڵاو و ڕێز بۆ ئەو خەڵکەی کە ئێستا هاتووە داوای بافەکانی خۆیان دەکا بە شێوازێکی ئاشتیانە مەدەنیانە. من جۆم لە هەردوو راپۆرتەکە بوو، تاییدی هەردوو راپۆرتەکەکەم ئەوەی ئەو برایانەی کە ماوەیەکە باسیەکەن داوای مافەکانی خۆیانکەن جوتێرانی کورد و تورکمان لەو ناوچەیە. ئێمە ئەو دیمەنەمان ئەمڕۆ لە کۆبوونەوەی لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 زۆر ڕاشکاوانە باسمان کردووە و باسشی ئەەکەین و لەگەڵ یانین تاییدی داواکانیانەکەین، کاری لەسەرەکەین. بەڵام من حەزەکەم لێرەوە بڵێم ئەو کارانە بە عاتیفە ناکرێ، بە مزایداتیش ناکرێ، بە هەنگاوی عەمەلیە کرێ، بە یاساییە کرێ. ئێمە لیژنەی مادە 140 کە نوێژان کراوەتەوە کۆمەڵی ڕاستپاردەی داوەتە حکوومەتی عێراقی کە پەیوەندی بەو بابەتانەوە هەیە کە ئێستا ئەو برایانە باسی لێواکەن. ڕاستپاردەکە ئەوەیە بڕیاری 29 کە لە 2012 دەرچووە کە بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی بەناو لیژنەی شؤونی شیمالە کە دەسەڵاتی حکوومەتی عێراقیە کاتی خۆی بڕیاری بوو دەرچوو بە ژمارە 29 ئەو بڕیارە جێبەجێ بکرێ. لە ماوەی ڕابردوو سێ چوار لیژنەیان دەستنیشان کردو بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە، هەر لیژنەیەک بە بیانوێک ئەو بڕیارەی جێبەجێ نەکردووە، کاری لەسەر نەکردووە و ئەخیریان ئەڵێ ئەو قەرەبۆی دانراوە بۆ ئەوانەی هاتوون سەر زەوی کورد قەرەبۆکە کەمە. جارێکی تر لیژنەکەی ئێمە داوای کردوتەوە، لیژنێکی تازە پێک هاتووە و ئاراستەی ئێمەش کراوە. ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوە بڕیارمان داوە هەموو هاوکاریەک بکە حتا لە ڕووی هونەریشەوە کە ئەو لیژنەیە دەست بەکار بێ بڕیارەکانی بەناو ئەنجومەنی شؤونی شیمال چارەسەر بکە. ئەمەیە دووەم لە ڕێگای حکوومەتی عێراقیەوە لیژنەکەمان ڕاستپاردەی داوە کە ئەو عقودانە مەلغین ئەوانی کراوە لەسەر زەویزاری جوتیارەکانی کورد و تورکمان نەک بەس لە کەرکووک لە شارەکانی تریش و هیچ جیهەتێک بۆی نییە ئەو عەقدانە تازە بکاتەوە. و شتێکی تر لەمە گرنگتر هەیە کە لەیەکی 6 2014 پرۆژە یاسایەک چۆتە پەرلەمان، چونکە جەنابەت ئەزانی هەموارکردنەوەی بڕیارەکانی بەناو مەسیقیە لە سەورەی عێراقی منحەل تەنها لە ڕێگای پەرلەمانێکرا. ئەو تەشریع بە تەشریع وەڵامە درێتەوە. خاڵێکی تر ڕاستپاردەکانی لیژنەی ئێمە ئەوەیە کە پەرلەمان دانیشتن بکە ئەو پرۆژە یاسایی کاتی خۆی دووبارەیەکەمە لە یەکی 6 14 ئامادەکرا و بڕیای لەسەر بدە. من بۆڵم بە عاتیفە نابێ، ئەمە بە بڕیاری یەکەم لە مەطبەخی سیاسی بە ئیتفاقی لایەنە سیاسیەکانە بێ. لێرە داوا لە قیادەی سیاسی کوردەکەم ئەو دیمەنانەی کە ئەیبینن لە بەغدا بتوانن لەگەڵ هاوپەیمانانمان لە برایانی شیعە و سوننا کە بوونە بناغی دروستکردنی ئەم حکوومەتە هەوڵ بدەن زمینەیەک ساز بکەن بۆی لە پەرلەمانی عێراقی ئەو پرۆژە یاسایانە هەموار بکرێتەوە و حکوومەتیش هەڵسێ بە جێبەجێکردنی بڕیاری 29 کە لە 2012 دراوە. زۆر باشە کاک دژوار، ئەمانەی جەنابەت دەڵێ هەمووی شتی زۆر باشن، بەڵام تا ئەمانە جێبەجێ ئەکرێ ئێوە دەڵێن پەرلەمان دەبێ بڕیار بگا بە تەشریع هەڵوەشێتەوە. بەڵام ئەوەی ئەمڕۆ لایەنە سیاسیە کوردیەکان حیزب و لایەنە سیاسیەکان لە کەرکووک کۆبوونەوەیشان ئەنجامدا 6 خاڵیان ئاراستەی حکوومەتی عێراقی کردو بە ڕاشکاوانەش دەڵێن دۆخەکە مەترسیدارە لە ئاقاری تەقینەوەیەدایە. پرسیار ئەمەیە، ینی ئێوە لە لیژنەی مادەی 140 لە بەغدان ئەگەر تەقینەوە ڕوویدا دوایی بەری چۆن دەگیرێ، چی بەسەر دێ
کەرکووک و ئەو ناوچانە بەرەو چۆ دەڕوە؟ ئێستا تۆپەکە لە یاریگای حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقیە وەکو باسم کرد من حەزەکەم ڕاشکاوانە هەرچی هەیە وەکو خۆی لە ڕێگای دەستگاکانی ڕاگاندنەوە کەناڵەکە ئێوە من بە خەڵکی بڵێم ئەمڕۆ لە لیژنەکە زۆر بە تێر و تەسەری باسی ئەو بارەدۆخەمان کە جەنابەت باسەکەی باش و داوامان لە سەرۆکی لیژنەکە کە جەنابی هادی عامریە کە تەدەخول بکە یەک لەو بڕیارەی کە ئەمڕۆ دراوە کتابێکە کرێ بۆ وەزاراتی معنی کە کشتتوکاڵ و بەرگریە بۆ پارێزگاری کەرکووکیش یەکەم ئەو باساری کە کرا کە سوپای عێراقی ناهڵە درێنە بکەن یان بەروبۆمی دەغڵودانەکانیان حزەکە ئەیبا داوا کراوە کە ڕێگیری بکرێت کە سوپا دەست لەو کارانە هەڵبگرێ بەڵام بۆ جێبەجێکردنی ئەوانەی کە باسمان کرد بڕیارەکانی شۆنی شیمال و بڕیارەکانی مەسیحیا سەورە ئەوە دەسەڵاتی پارێزگا و دەسەڵاتی هیچ کەسێک نییە دەسەڵاتی حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقیە من بە فەرمی زۆر ڕاشکاوانە داوام کرد 17 ساڵە وەزارەتی بەرگری عێراقی بێدەنگ بووە تەرەیثی کردە ڕاوەستاوە داوام کرد بۆ ماوەی 6 مانگ یا بۆ ماوەی ساڵە لە ڕێگای حکوومەت و پەرلەمانی عێراقیەوە کارێکی وا بکەن ئەو تەدەخولاتانی وەزارەتی دیفاع بەرگری یان هێزەکانیان ڕابگرن تا لە ماوەی ئەو 6 مانگە تا ساڵێکە ئێمە بتوانین ئەو کێشەی لە ڕووی یاسایی و بنبڕ بکەین بۆ کۆتایی بێنین هەتا زۆر باشە کاک دژوار ئێوە باسی وەزارەتی بەرگری عێراقیتان کرد ینی پێتان وان نییە ئەوەی وەزارەتی بەرگری عێراق ئێستا دەیکات دەرحەق بە تەعریبی گوند و ناوچە کوردستانیەکان ئەمە هەمان ڕەفتاری وەزارەتی بەرگری سەردەمی عێراقە بۆچی لەمەدا وەزارەتی بەرگری ئێستا بۆتە میراتگری وەزارەتی بەرگری سەدام حوسێن بەڵام لە قەرەبووی خەڵکی کوردستان لە ئەنفال و لە کیمیاباران و لە تەعریب هەمان میراتگر نین ئەوەی ئەوانێکن کارێکی ناڕەوایە کاری ئەوان نییە چکە حکوومەت و پەرلەمانی مەسوولی ئەوانن ئیدارەی منتیقەیە مەسوولی ئەوانن بە هیچ شێوازێک سوپا بۆی نییە وەزارەتی بەرگری بۆی نییە تەدەخولی ئەو کارانە بکە ئەم کارانە کارێکی باش نییە ئەم کارانە کارێکی ناشرین وەکو کارەکانی جەنابەت باسی کرد هی ڕژێمی پێشوو ئەم کارە قابلی قبول نییە ئێمە لەگە داخوازی ئەو خەڵکەین بەڵام لێرە شتێک هەیە ئەبێ حکوومەتی عێراقی خۆی بڕیار بدا ئەو باردۆخی کە ئێستا لە کەرکووک هەیە ڕەگە لە شوێنی تر لە سەرگەڕایش دووبارە بێتەوە لە منتقی شنگاریش دووبارە بێتەوە لە منتقی مەنەریش دووبارە بێتەوە کارێکی واکە کۆتایی بە وەزع بێنێ وەکو من داوام کرد لە ماوەی 6 مانگ تا ساڵێک تەرۆیفێک بکەن هەتا حەق بۆ خاوەن حەق ئەگەڕێتەوە ئەو بڕیارانە هەموار ئەکرێنەوە ئەمە کارێکی باش نییە لێرەش گومان ئەکرێ کە خەڵکانێک هەبێ دژی جەنابی سوودانی کار بکەن خەڵکانێک هەبێ دژی ئەم کابینەیە کار بکەن خەڵکانێک هەبێ دژی ئەو ڕێکەوتنی کە لەبینی لایەنەکانی عێراقی چ کورد چ شیعە چ سوننە هەیە کە ئەو حکوومەتەی لێ دروست بووتەوە لەوانەیە خەڵکانێک هەبێ بیانێ ئەو بارودۆخە تێک بدەن یعنی ئەمە تەنها دژ بە کەرکووک و بە کورد نییە بە تورکمان نییە من وایە بینی ئەم کارە زیان بە کابینەکە ئەگەێنێ زیان بەو پرۆژەیە ئەگەێنێ کە ئەو لایەنە سیاسیانەی اتفاقیان لەسەر کردووە و زیان بە هەوڵەکانی جەنابی سوودانیش ئەگەێنێ کە نیەتپاکی ڕاگەیاندووە ئەوێ ئەو بارودۆخانە بگۆڕە لە عێراق زۆر باشە کاک دژوار دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم کەواتە لە قسەکانی ئێوە من ئەوە تێگەیشتم ینی بەڕای ئێوە دەسەڵاتدارانی عێراق دەسەڵاتدارانی ئێستا عێراق ئاگاداری ئەم دۆخەنین ئەگەر ئاگادارن کەواتە ئەمە بەر شتێکی بەرنامە و پلان بۆ داڕێژراوە ئەکید ئاگادارە وەکو من و تۆ لە شاشەکان ئەیبینن لە بروسکەکان ڕۆژانە ئەیبینن و ڕەنگە زۆربیان لەگەڵ ئەو بارودۆخە نەبن حەز بکەن چارەسەر بکرێ وەکو من جۆم لە هەندێ سیاسی عێراقی بووە ئەڵێ ئەمە پێویستی بە ئیتیفاقێکی سیاسی هەیە ئەبێ بە بڕیار لە حکوومەت و لە پەرلەمانی عێراقی بۆیە من داوا لە کابینەی وزاری خۆمانەکەن کوردی لە بەغدا و پەرلەمانتاران لە بەغدا نوێنەری کوردەکان کە کار بکەن لەسەر ئەو داخوازانەی کە جوتیارەکان داواکەن ئەوەی کە ئێمە پشت ڕاستمان کرد و پشتیوانیانەکەین پشتیوانی لەو ڕاستپاردانە بکەن کە لێژنەی مادەی 140 لە دوای ئەوەی جارێکی دەستبەکار بۆتەوە جێبەجێ بکرێت پێم وایە زۆر لەو کێشانە چارەسەرە بن زۆر باشە زۆر بەڵێت دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێم لە لێژنەی مادەی 140 ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش